شقیقی بەڵخی ئەولیا و پیا و چاک و عالمی سەردەمی خۆی. وەڵاهی ئەو سەردەمە ئاوا بوو، ئەو سەردەمە کاربەدەست ئامۆژگاری لە عالم وەردەگرت. چ سەردەمێکی زێڕین بوو. بەداخەوە ئێستا مەلاکانی ئێمە زۆربەیان بڕواتان هەبێ کە دەچنە لای ئەم کاربەدەستانی هەرپ لە باڵای حیزبەکان لە سەرۆکایەتی هەرێم و سەرۆکی فڵان و فڵان بڕواتان هەبێ. یەقینم هەیە کە من سوپاس بخوا دیدارم نەدیومون و ناشمەوێ بیبینم. من دوو بارەگەم هەیە، ماڵی خۆم لەگەڵ ماڵی خوا. ئەوەی هاتە ماڵی خوا بەخێر بێ کە ئێستا ماڵی خۆشتان لێ قەدەغە کردوین. ئەوەی هاتە ماڵی خۆشمان هەر نەسیحەتمان ئەوەیە دادپەروەربی قازانج دەکەی. میلەت لێت ڕازی نییە، خەڵک ڕاستە و خۆ ناڕەزایە بەرامبەرتان. وەڵڵاهی فەرمانڕەوانین ئێوە کاربەدەستن، تکایە ببن بە فەرمانڕەوا بەوەی خۆشبەختی دنیا و قیامەت بن. ئەمانەی ئێمە ئەم مەلایانە کە دەچنە لایەن بەس باسی تەعینات و زەوی وەرگرتن و نەود وەرگرتن و بە باڵا خوێندن و قوربان جەنابەت سای خۆی لەسەر زەویدا و ماشاءالله لێبێ و خەڵک لە سای تۆدا حەساوەتەوە. بڕواتان هەبێ من نەچووم و لەگەڵیان نەبووم، بەڵام بڕوام وایە تا ئێستا نەسیحەتێکی خێریان نەکردوون. پیان نەوتون دنیا شامی شەریف نیە و خەڵک ناڕازیە بەداخەوە. بەڵام مەلاکانی ئێمە، شێخەکانی ئێمە، ئەولیاکانی ئێمە، زاناکانی ئێمە کاتێک کە کاربەدەستان یان دەبینی دەچوون بۆ لایەنیان، ئەوان دەهاتن بۆ لایەن بە یەک دێر نەسیحەتێکی خێریان دەکردن. شەقیقی بەڵخی هەیە، هەموو جەنابتان ناوتان بیستووە. ئەولیای خوا، پیاوی ساڵح، عالم و زانا لە هەموو کتێبەکانی ساڵحان و خواناسانی ئومەتی ئیسلامدا ناوی شەقیقی بەڵخی مەشهورە. چوو بۆ سەردانی هاڕون ڕەشید، هاڕون پێیوت قوربان ئامۆژگاریم بکە. هاڕون پێیوت ئامۆژگاریم بکە. ئێستا مەلاکانی ئێمە کۆ دەبنەوە ئەفەندیەک ئامۆژگاریان دەکات. کورە هەر دنیا زۆر سەیرە. ئەفەندیەک ئەندامی مەکتەبی سیاسی حیزبێک ئامۆژگاری مەلایان دەکات. لە ماوەسانی دەبێت ئێوە وا بکەن. ئەو زەمانە وا نەبوو. ئەوەی من شەڕی بۆ دەکەم بەڕێزان ئەوەیە، دەبێت بگەڕێنەوە سەر ئەو مەنهەجە، سەر ئەو مەنهەجەی کە مەلا ئامۆژگاری پانتۆڵ لە پێ بکە، کار بەدەست بکە، نەک کار بەدەست بڵێ مەلایەکان دەبێ وا بکەن خەتیبەکان کۆ بکاتەوە و نەسیحەتیان بکا و تار چۆن دەخوێندرێتەوە چ ناخوێندنەوە. شەقیقی بەڵخی وتی هاڕونە ڕەشید، ئەم نەسیحەتەی برای خۆت لە گوێ بگرە بۆ دنیا و قیامەتت قازانجە. وتی قوربان لە خزمەتە. شەقیق فەرمی قوربان کار بەدەستی وڵات ئەگەر دەتەوێت فەرمانڕەوابی خوا لێت ڕازی بێ، خەڵک لێت ڕازی بێ، ئەم دێڕە گوێ لێ بگرە. خوا ماڵێکی هەیە ناوی جەهەنەمە، بۆ خراپەکارانی داناوە. تۆ کە ئێستا حکومڕانی ئەم وڵاتەی و ئەم مەملەکەتەی و ئەم مسلمانە